چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 26ەم پەیوەندی دایک و باوک لەگەڵ ڕۆڵەکانی. خۆشەویستان، ئازیزان، دایکان و باوکانی بەڕێز، ئەگەر پەیوەندیەکانتان لەگەڵ ڕۆڵەکانی خۆتان پەیوەندی خۆشەویستی و تەفاهم و لە یەک تێگەیشتن بێ، ئەوە دڵنیابن ئەو پەیوەندیەی ئێوە ڕەنگدانەوەی جوانی دەوێت لە کەمکردنەوەی گوناه و تاوان لە ماڵدا. چونکە ئەگەر بە زمانی خۆش لەگەڵ ڕۆڵەکانت قسە بکەی، پەیوەندیەکەت پەیوەندیەکی جوان بێتن، ڕۆڵەکەت هەرچی ئامۆژگاری بکەی لێت وەردەگرێت. پەندێکی کوردی هەیە دەڵێت مار بە قسەی خۆش لە کون دێتە دەرەوە. ئەمە ئەگەر بۆ دوژمنێکی سەرسەخت، بۆ مارێکی ژەهراوی ئەوە ڕاست بێ، ئەی چی دەڵێی بۆ جگەرگۆشەکەی خۆت، بۆ شیرینترین و نزیکترین کەسی خۆت؟ بەڵێ نزیکترین و خۆشەویستترین کەس ڕۆڵەکەی خۆتە. کەواتە قسەی خۆش، بەڵێ قسەی خۆش کاریگەری زۆری هەیە. خوای پەروەردگار بە موسا دەڵێ، بە هاڕون دەڵێ کە لەگەڵ فیرعەوندا، کە فیرعەونێکی سەرسەخت و زاڵم و ستەمکار کە خۆی وەلعیاذ بالله بەخوا دادەنا، دەفەرمێ فەقولا لەه قەولا لەینا. بەڵێ گەر بە نەرمی قسە لەگەڵ ئەو بکرێت، کەواتە قسەی نەرم، پەیوەندی جوان، پەیوەندی خۆشەویستی لەگەڵ ڕۆڵەکانت هۆکارێکە بۆ کەمکردنەوەی گوناه و تاوان. چەند ماڵ، چەند کوڕ و کچ تووشی گوناه و تووشی تاوان بوون، تووشی بزربوون و لە ناوچوون و ئینحیراف و لادان بوون، بە هۆکاری ئەوەی کە لە ماڵدا پەیوەندیەکی تۆکمە نەبوو، هەر کەسەی بەرەولایەک و ڕووی لەلایەک بوو. بۆیە خۆشەویستان، قسەیەکی عەرەبی هەیە دەڵێت حدثوا أبناءكم في الصغر يحدثونكم في الكبر. لە منداڵیدا قسە لەگەڵ ڕۆڵەکانتان بکەن، لە گەورەییدا ئەوان قسە لەگەڵ ئێوە دەکەن. بۆیە ئەگەر تەماشای پەیوەندیەکانی خۆمان بکەین لە سەردەمی تەکنەلۆجیادا، بەداخەوە تەنها خواردن ئەگەر لەسەر سفرە کۆمان بکاتەوە، ئەگەر نا هەر کەسەی ڕوومان لەلایەکە، پێویستە دایکان و باوکان وشیار ببنەوە. لە ماڵەوە ئەندامانی خێزان هەمویان بوونە غەریبە، وا لێ هاتینە یەکتری ناناسن، هەر یەکەی سەرقاڵە و بە شتێکەوە خەریکە. نابات خوا پەیوەندیەکانمان هەوڵ دەین لەگەڵ یەکتری تۆکمەکەینەوە، لە دانیشتەکانی خۆماندا هەوڵ دەین تەکنەلۆجیا وەلانین بۆ ئەوەی گوناه و تاوانیش چیتر لە ماڵەکانمان ئەنجام نەدرێ و ڕۆڵەکانمان سەرگردان نەبن.